باوکە ئەو هەموو تەلەفۆنەم بۆ کردی بۆ وەڵام نادەیتەوە کچم مەشغوڵ بووم ئیشم هەبوو باوکە شێروان لێیدام هەموو دمو چاوی تێک شکاند و لەسەر چی خێر لەسەرەوەی لەگەڵ ئافرەتێکی تر قسەی دەکرد منیش بەسەری داهاتم کچم خەتای تووە کو دەزانیەوە ئافرەتە باوکە قسەکانیم هەموو جۆلێ بوو ئەوجا کچم ئەتو لەو جێ لێ دەگری باوکە ئەی نابێ بزانم لەگەڵ چی قسەی دەکا کچم نابێت چاو دێری بکەی باوکە تۆ بۆ وا پشتی دەگری پشتی ناگرم بەس زۆر لە فەرمانی پیاوترە بەڵام باوکە فەرمان لە ژیاندا لەم نینەدا کچم فەرمان پارێنە و بەخێوت کە شێروان هەموو شتە چلۆ کڕی سەیارە زێر چنما لۆت نەکا ئۆهۆ باوکە تۆش بەس بیر لە پارێ دەکەیتەوە بێدەماخ ئەوە بە بابەت دەرەی بەڵێ باوکە تۆ بۆ پارەی پشتی منت بەردا کچم پشت کوژی من هەر پشتی ئەو دەگرم ئەوە تا ئەمری لە کرێتیتی ڕزگا کرد ئەو شوقەچی دایمی لە ناو دەژی باشە بۆ دەبێ من باجی خۆشەکانی تۆ بدەم قسەی زیاترم نایە قەپات کە دەی لەگەڵ چی قسەتە کرد؟ کەس چێ بوو لە تەلەفۆنەوە؟ تەلەفۆن نەکرد بۆ گری بۆ گری ئەڵێم نەگریاوم چاکەت پانتۆڵەکەم توتی کردووە؟ ئێستا بۆ دێنم بەڵێ هێستا دێ باشە دەی خۆئافیز ئەو جلانت لۆ چییە؟ دەتەوێ بڕۆی لای خۆشەویستەکەت؟ مۆعیدت هەیە لەگەڵی؟ ئەو قسانە مەکە جارەتر نەژدەی باوکە جان دیسان بە خەبەریت ئەم چ دەتووکە بابەکەیم سەد جار پێتون گوت ئەمن لێ ڕاهاتیمە خەو ناستە ناو چاوەکانم ئەخر باوکە گیان وەڵاهی وا نابێت زۆر خراپ نەخۆشەکەوێت کاردۆی برات زیاتر وێرانی کردم کاردۆ بۆ هەدی ئەوە نییە ئەو فەرمان بەرەی دەرکرد ئەوتە کاردۆی برات ئیفلاسی کردیان نا باوکە گیان ئەو ڕووداوە ماوەیە کە ڕوویداوە بەڵام تۆ ساڵێک زیاترە وایت بابەکەی ئەو ژیانە کار و کاردانەوەیە لە تێبگە دە باشە باوکە گیان یعنی چی کار و کاردانەوە دە پێم بڵێ دەبووم باسکە با منیش تێ بگەم باش ئێستا لۆتی باز دەکەم بابەکەی بن ئەمن تەمەنم 2 ساڵ 3 ساڵان دەبوو بابم وەفاتی کرد بەجێ هێشتی بە فەقیری و نەداری تەنها داکێکم هەبوو ئەویش لۆ ئەوەی ئەمە محتاجی دەستی کەس نەبی هەستا مێردی نەکردەوە هەموو ئیشێکی کرد کارەکەری ماڵانی کرد خەیاتی کرد هیچ نەما دەکات لەو ئەمەی بەسەر بەرزی بژێنی بابەکەم ئەمنی گەورە کرد تا ئەو کاتەی توانی ژنیشم لەبۆ بینی دایکتم هێنا لەگەڵ دایکت ژیانمان بەسەر برد لە باتی وەی بچم ئاگداری دایکم بم هەموو چاکەکانی بدەمەوە کەچی بە قسەی دایکتم کرد داچی خۆم ئێمال کرد هەو بەستە زمانە چەند جار هەر لە دەرگای دام گوتی کوڕەکەم لە تو زیاتر بترازێ کەسم نییە
شتێکم بۆ بکە شوێنێک تێدا بەحەسێمەوە هاوهەرم بەسەردا کرد دەرم کرد هەتا ئەو ڕۆژەی بێزار بووم بە قسەی داکرد هەستام داچی خۆم بردە خانێ بە ساڵە چوام ئیتر لە دوای پاش چەند ساڵ تێپەڕی ئیتر تا ڕۆژێکیان تەلەفۆنیان بۆ کردم گوتیان وەرە دایکت برد کچەکەم تەنانەت هەر بە خەیاڵیشمدا نهات وەڵامم نەدانەوە نەچوم جەنازەکەشی بینمەوە لە شوێنێکی شایستە بیشارمەوە ئیتر لە دوایێ شارەوانی شاردیەوە ئیتر لە دوایێ ڕۆژ بە ڕۆژ مانگ بە مانگ ئەمن بەرەو ئیفلاسی ڕۆیشت هەرچی نەک بەتین و ڕوبەڕووم بۆوە ئەوەتە ئێستا ئیفلاسم کرد ئیتر ئەوەتە خەوناستە چاوەکانمەوە تێگەیشتی کار و کاردانەوە چییە؟ تێگەیشتم باوکەی گیان بەڵام بەڵێم بێت بەس بۆەوەی چابی تۆ باشترین دکتۆرە بۆ دۆزمەوە بەس خۆت بێتاقەت مەکە کچەکەم لە دوو چوان بانەچی ئێستا تو دەتەوێت بەهەش بکڕی و بابیشت خۆ بگەڕێتەوە چاوەکانی باوکت جان تو هەرچی لە من داوا بکە ئەیکەم بەس چابیتەوە بەس دڵت خۆش بێت دە باشە پێم بڵێ فەرمان کوڕێکی کووە کوڕێکی باشە دە زۆر باشە حەز دەکەم هاوسەرگیری لەگە فەرمان بکەین تو خوا ڕەتی مەکەوە کچەکە باشە باوکە گیان هەر شتێک تۆ بڵێیت من ڕازی بەڕاستە ئەو خەش کچەکەم ئەو خەش بەس ڕقەمەکەم دەی مۆبایلەکەی ئێستا کات درەنگە ناکرێت بەس بەیانی خۆم تەلەفۆنی بۆ دەکەم باشە؟ باشە باوکە گیان